توایس ئەوانش لە گروپی کەیپۆپن ئەندامەکان خۆشەویستیان هەیە ئایا لە پێش BTSن تاوەکو ئێستا چەند خەڵاتی گرانبەهایان بەدەستێناوە ئەم گروپە ئەندامەکانیان تێکەڵاوی چەند وڵاتن لەگەڵ گروپی بلاک پینک ڕکابەرن ئایا لە کوردستان گروپی توایس بینەریان زۆرە گۆرانیەکانیان دەربارەی چییە و نوێترین گۆرانیان لەبارەی چییە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا سڵاو هاوڕێیان ئەم کاتتان باش دووبارە گەڕاینەوە لاتان بە بابەتێکی جیاواز ئەم جارە گروپێکی کۆریمان بۆ هێناون لە سەرداواکاری زۆربەی فانەکانی کەناڵەکەمان ئەمیش گروپی توایس گروپی توایس بە کوردەکەی مانای دووجار یەکەم دەرکەوتنی گروپی توایس بە گۆرانی OA لە ساڵی 2015 لەلایەن کۆمپانیای JYP Entertainment یەکەم دەرکەوتنیان لە ڕێکەوتی 20 2015 بوو توایس گروپێکی کچانەیە کە کۆمپانیای JYP هەڵیان بژاردوون کە ئەمانن بەشداری بەرنامەی پێشبڕکەی سکستینیان کردووە و دەرچۆن گروپی توایس پێکاتون لە 9 ئەندام 5 ئەندامیان کۆریە 3 ئەندامیان ژاپۆنیا 1 ئەندامیشیان تایوانیە ئێستاش یەکە ئەندامەکانی گروپی توایستان پێدەناسێنین یەکەم دانا جیهیۆ ناوی ڕاستەقینەی پارک جیسۆیە بەڵام ناوی یاسایی پارک جی هیۆیە لەدایک بووی 1 ساڵی 1990 ڕەگەزی کۆریا باڵای 161 سانتیمەترە کێشی 39 کیلۆگرامە و لە گروپەکەشی شوێنی سەرۆک گۆرانی بێژە و هەروەها لە گووری لە جیۆنگجی دوو لە کۆریای باشوور لەدایک بووە جیهیو دوو خوشکی بچووکی هەیە ئەوانیش سۆنۆن و جیۆنگە توانی JYP ڕاهێنان بکات کاتێک پۆلی سێ بوو بەشداری بەرنامەی نێڤەر جۆنیۆر ئا چایلد ڕۆڵ کرد توانی سەر بکەوێت لە پێشبڕکێکە بە پلەی دووەم یەکێکە کە زۆرترین لە ئەندامەکانی تر ڕاهێنانی کردووە بۆ ماوەی 10 ساڵ نایۆن ناوی ڕاستەقینەی ئیم نایۆنە لەدایک بووی 22 نۆی ساڵی 1995 بەڕەگەز کۆریا باڵای 164 سانتیمەترە کێشی 37 کیلۆگرامە شوێنی دانسەری سەرەکی و گۆرانی بێژە و هەروەها نایۆن خوشکێکی بچووکی هەیە نایۆن کاتێک منداڵ بووە بەشداری پێشبڕکەی منداڵانی کردووە دوای ئەوەی وەرگیراوە دایکی ڕەتی کردوتەوە بچێت لەو کاتەی نایۆن لە ساڵی 2010 بەنهێنی ڕۆیشتوتە بۆ JYP دوای 10 ساڵ نایۆن بۆ کۆمپانیای کچان هەڵبژاردراوە بەڵام دەرنەکەوتووە دواتر ڕکلامێکی بۆ کرا کە دڵنیا بووە لەوەی کە ئەندامێکی توایسە مۆمۆ ناوی ڕاستەقینەی یاری مۆمۆیە لەدایک بووی 9 ساڵی 1996 بەڕەگەز ژاپۆنیا باڵای 164 سانتیمەترە وە کێشی 48 کیلۆگرامە شوێنی 64 شوێنی ڕاپەر گۆرانی بێژ دانسەر و هەروەها لە ژاپان لە کیوتی لەدایک بووە مۆمۆ خوشکێکی 1 ساڵ لە خۆی گەورەتری هەیە ئێستا لە ژاپۆنە مۆمۆ ڤیدیۆیەکی دانسی تۆمار کرد بردی بۆ JYP پێشانیانیدا ئەوانیش بەدڵیان بوو پاشان مۆڵەتی لە خوشکەکەی وەرگرت بۆ هەڵبژاردنەکەی لە 13 چاری ساڵی 2012 بەڵام خوشکەکەی دڵیان نەبووە پاشان EP6 دۆڕا لە 16 بەڵام کۆمپانیای JYP بەهۆی توانای باشی لە دانسکردن بڕیاریدا بیبات بۆ ئەندامەکەی توایس سەنا ناوی ڕاستەقینەی مینتازۆکی سەنایە لەدایک بووی 29 ساڵی 1996 بەڕەگەز خەڵکی ژاپۆنە باڵای 165 سانتیمەترە کێشی 48 کیلۆگرامە شوێنی لە گروپەکەی وەکو گۆرانی بێژە لە تێنۆجۆکی کو لە ژاپۆن ئۆساکان لەدایک بووە سەنا
منداڵێکی تەنیا بووە. هەروەها لە قوتابخانەی سەرەتایی فێری خەتخۆشی بوو وەک هونەرمەندێکی دەستخۆشی. کاتێک لە بازار بووە لەگەڵ هاوڕێکەی پێشبڕکەی بینیوە. حەز بە ڕەنگ و وەنەوشەی و سپی و سوورە. سەنا ژمارەی 12 هەڵبژارد لەبەرەوەی مانجی 12 لەدایک بووە. مینا ناوی ڕاستەقینەی شارۆن میۆنا لەدایک بووی 23 ساڵی 1990 بەڕەگەز ژاپۆنیا. باڵای 163 سانتیمەترە بۆ کێشیشی 46 کیلۆگرامە. لە گروپەکەی ژمارەی 30 هەڵبژاردووە. شوێنی گۆرانی بێژە لە سانت ئەنتیۆنیۆ لە تکساس لە وڵاتە گرتوەکانی ئەمریکا لەدایک بووە. پاشان کە بچووک بووە گەڕاوەتەوە ژاپان. برایەکی گەورەی هەیە لە ژاپۆنەوە ڕۆیشت بۆ بەرنامەی GYP. لەوێەوە دەستی کرد بە ڕاهێنان لە 2/12 ساڵی 2014 لە کۆریای باشوور. مینا لەگەڵ دایکی لە بازاردا ڕیکلامەکەیان بینیوە. مینا بۆ ماوەیەکی کەم ڕاهێنانی کردووە پێش دەرکەوێت لە توایس. جیۆن ناوی ڕاستەقینەی یوکیونگ وەنا لەدایک بووی 11 ساڵی 1996 بەڕەگەز کۆریا. باڵای 169 سانتیمەترە. کێشی 49 کیلۆگرامە. ژمارەی 0 هەڵبژاردووە. شوێنی گۆرانی بێژە لە سۆن لە کۆریای باشوور لەدایک بووە. جیۆنگ ناوی ڕاستەقینەی خۆی گۆڕی کاتێک لە پۆلیسێدا بوو چونکە بەلای ئەو ناوێکی خۆش نەبوو. دوو خوشکی گەورەی هەیە ئەکتەر و فەرمانبەرن. کاتێک جۆنیۆنگ لە هەڵبژاردنەکەیدا سەرکەوتوو نەبوو ئەوە کۆمپانیای GYP دووبارە هەڵبژاردننی 6 واتە دەرفەتێکی تری پێدا. داهیون ناوی ڕاستەقینەی کیم داهیونە لەدایک بووی 28 ساڵی 1998 بەڕەگەز کۆریا. باڵای 165 سانتیمەترە. کێشی 48 کیلۆگرامە. لە گروپەکەی ژمارە ئاوتی هەڵبژاردووە. شوێنی لە گروپەکەی وەکو ڕاپەر و گۆرانی بێژ بەشدارە. لە سۆنگنام لە کۆریای باشوور لەدایک بووە. برایەکی لە خۆی گەورەتری هەیە. داهیۆن کە قوتابی ناوەندی بوو بەشداری فیستیڤالی گەنجانی کرد کە کۆمپانیای GYP ڕێکی خست بوو. هەڵبژاردنەکە لە ئاوتی ساڵی 2012 بوو. لە هەمان کاتدا کۆمپانیای GYP هەڵی بژارد. چایۆنگ ناوی ڕاستەقینەی سۆن چایۆنگە لەدایک بووی 23 ساڵی 1999 بەڕەگەز کۆریا. باڵای 158.9 سانتیمەترە. کێشی 48 کیلۆگرامە. لە گروپەکەی ژمارە 29 هەڵبژاردەوە و شوێنی لە گروپەکەی وەکو ڕاپەرێک و گۆرانی بێژ بەشدارە. لە سیئۆل لە کۆریای باشوور لەدایک بووە. برایەکی لە خۆی بچووکتری هەیە بە ناوی جۆنگ هۆن. جۆنگ کورتترین ئەندامە لە ئەندامەکەی خۆی هەزی بە وێنە کێشانە. جۆنگ ژمارە 29 هەڵبژاردووە لەبەرەوەی ژمارەی ئەندامی توایس 9 ئەندامە و هەروەها ژمارە 2 واتە توایس. کۆتا ئەندامی گروپی توایس تزویو ناوی ڕاستەقینەی چوو تزویوە. ناوی کۆری جۆجۆهیە لەدایک بووی 4 ساڵی 1999 بەڕەگەز تایوانیە. باڵای 172 سانتیمەترە. کێشی 48 کیلۆگرامە. لە ژمارەی گروپەکەی 25 هەڵبژاردووە و شوێنی لە گروپەکەشی دانسەری سەرەکی گۆرانی بێژە. توزویو لە تایوان لەدایک بووە. برایەکی گەورەی هەیە. لە 15 یازی 2012 ڕۆیش بۆ کۆریای باشوور و زۆر حەزی دەکرد ببێت بە ئێستێرە و ئاواتەکەشی گەیشتە جێ و ئاگاداری هەوادارانی کەیپۆپ دەکەینەوە. و ئەمە کۆتا ڤیددیۆمان نییە و سەرەتا ڤیددیۆشمان نییە بۆ ڤیددیۆی زۆر زیاترمان دەبێت و نۆزانیاری زۆر باشترتان پێشکەش دەکەین بۆ فانە خۆشەویستەکانمان بە هیوای سوود بووینین. ئەگەر دەتەوێتن زیاتر ڤیددیۆ لەسەر گروپەکانی کەیپۆپ بکەین لایک و کۆمنت و شێرمان بۆ بکەن. زۆر سپاس بۆ سێکەین تەواوی ڤیددیۆیەکە و پێت خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانجی کوردستان یاخود لەسەر چ بابەتێک ڤیددیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە. وارەوە لایک و شێر و کۆمنتشتان لەبیر نەچێ لەگەڵ سەبسکرایب و زەنگۆڵەکەش دابگرە بۆ ئەوەی تو یەکەمین کەس بی
کاگاداری هەواڵەکان و بابەتەکانمان بی هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.